سڵاوتان لێبێ ئایزان، من ڕێبێنم لە پرۆگرامێکی تری ساڕژدا لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوام بم. لەم پرۆگرامی ساڕژدا باسی بابەتێکی گرینگەکەین، ئەوش پێستە. گرنگجی پێست، بەهای پێست، نەخۆشیەکانی پێست، بابەتی دژەخۆرە، بابەتی کاریگەری تیشکی خۆرە. ئێستا ئێمە لە وەرزی گەرمای باشە؟ خۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێمانەدا، زۆرجا پزیشکان ئەڵێن تووشی سوتانی پێستە بین، پێتان ئەڵێن ئەو سوتانی پێستەی کە بەهۆی خۆرە و تووشمانە بێت چۆنە. هەروەها نەخۆشیە باوەکانی پێست باسەکەین، بابەتی ئاگزیمایە، سەدەفیە، هەروەها بابەتی زیبکەیە. لەسەر بابەتی زیبکە زۆر بە باشیە وەستین. بزانین هۆکاری زیبکە چییە، چارەسەری گونجاوی زیبکە چییە. خانمێک هەمیشە گلەی ئەوەکە ئەڵێ من دەموچاوم زیبکەی هەیە و خاڵی هەیە، چەندین دەرمانم تاقی کردوتەوە بەڵام هەر چارەسەر نەبووە. باشە چی بکەم بۆی چارەسەر بێ؟ هەروەها بابەتی لەیزەرش باسەکەین لەگەڵ دکتۆرە هاوناز بەهادینە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی بواری پێست و جوانکارین و ئالێرەش ئامادەیە. سڵاو دکتۆرەجان. سڵاو کاکڕێبین، زۆر بەخێر بن. سپاسی بەرنامەکەتانەکانم و سپاسی میهرەبانیتانەکەم. ئەلێرە خەریکی چی بوو دکتۆرارم بینی هەندێشتت بەدەسەوە بوو؟ کاکڕێبین ئەمانە هەمووی دژەخۆرن و هەمووی بەکاردێت بۆ ئێوەی کە بەشەرەکە خۆی بپارێزێت لە تیشکی هەتاو. زۆر باش. بەرنامەکە درێژە پێدەین لەگەڵ دکتۆرە هاونازە باسی نەخۆشەکانی ترەکەین. ئەچینە کلینگەکەی دکتۆرە لەوێ دانشین بۆ ئەوی بە باشی باسی هەریەک لە بابەتەکان بکەین. دووبارە سڵاوتان لەبێ ئایزان، هەر لەگەڵ دکتۆرە هاوناز بەهادین لەگەڵ ئێوەی خۆشەویستە بەردەوامین کە وتمان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و بواری جوانکاریە، هەروەها لە ناو بابەتی لەیزەر و هەریەک لەو بابەتانش کارەکەن. لەسەرەوە هەندێک باسی بابەتی دژەخۆر و شتمان کرد، لەگەڵ دکتۆرە لێرە بەردەوامە بین باسی کۆمەڵێک بابەتی گرنگترەکەین. دووبارە سڵاو دکتۆرە. زۆر سپاس. دکتۆرە زۆر جار ئێمە بەردەوام باسی زیانەکانی تیشکی خۆرەکەین، بەتایبەت کە ئێستا وەرزی گەرمایە تیشکی خۆر بەڕاستە و خۆ لێمانەدا. بەس ئێوە هەندێک جار بیستومە هەر لە خۆتەوە بیستومە کە باسی ئەوەشەکەی کە تیشکی خۆر سوودێکی زۆر شیەیە. پێمان بڵێ تیشکی خۆر چۆن سوودی هەیە؟ ئەو سوودانە چین کە لە تیشکی خۆرەوە مرۆڤ وەرێگرێت؟ بەڵێ کاکڕێبین، سەرەتا ئەگەر بیرت بێ ئێمە داپیرە و باپیری خۆمان بینیوە کە زۆر جار دانیشتونە لەبەر هەتاو خۆیان داوەتە بەر هەتاو. ئەمەش دەرەکەوێت کە یعنی تیشکی خۆر باشەیەکی زۆری هەیە بۆ ئینسان. لەوە مەسەلەن یعنی مەزاجی ئینسان زۆر باشەکە، خەوتنی ئینسان ڕێکە خاتەوە و لەگەڵشیە لە بواری پێستا دروستبوونی ڤیتامین دی لە ڕێگەی پێستەوەی بۆ ئینسان کە زۆر گرنگە بۆ سەحەت. زۆر باشە. ئێستا لەوانەیە کەسێک سەیری ئێمە بکە بڵێ بەم ڕۆژی گەرمایە من چۆن بچمە بەرخۆر؟ تۆ وەکو پزیشکێک لە بواری پێستا باشترین کات بۆ چوونە بەرخۆر کێ بۆ ئەوەی ڤایتامین دی لە شمان بەرز بێتەوە؟ بەڵێ کاکڕێبین، باشترین کات بۆی ئەوەی کە خۆمان بپارێزین لە زیانی تیشکی خۆر ئەوەیە کە خۆمان بدەینە خۆر پێش دەی بەیانی. ئەگەر ئێوارەش بێ دوای 4 ئێوارە باشترین کاتە، چکە ئەو کاتە کەمتر خۆر زیان ئەگەیەنێ بە پێست. زۆر جار بیستومە باسی ئەواکەن بەو نەپزیشکەکان ئەڵێن خۆری ڕاستە و خۆ بەرجەستت بکەوێ باشترە بۆ دروستبوونی ڤایتامین دی. ئەو شتە زانستی نییە؟ نەخێر، باکسەوە، چکە کە خۆر ئەشعای خۆر مەسەلەن کە ستونی ئەبێت زیانەکەی زۆر زیاترە وەک لەوەی کە ڤایتامین دیمان بۆ دروست بکات. باشە دکتۆرە، باسی زیانەکانی تیشکی خۆرت کرد. ئێستا پێم بڵێ زیانەکانی گەرما و بەریەکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر بۆ پێستمان چییە؟ بەڵێ گەرمرۆڤ ئەگەر بۆ ماوەیەکی زۆر لە پێش هەتاو بێت ئەوە لەوانەیە وای لێ بکات کە پێستی بسووتێت، سووتانی پێست. دووەم شت زیانەکان ئەوانەیە وەکە درێژخایەنن بە بۆنەی ئەوەی بەرکەوتنی تیشکی سەروو وەنەوشەیی، ئەویش ئەبێتە چرجبوون و پیربوونی پێست پێشوەختە، دروستبوونی خاڵی تۆخی پێست یان نەمەش و کەلەف، و هەروەها شێرپەنجەی پێست دروستە بێ ببوونی تیشکی هەتاوە. شێرپەنجەی پێست بەڵێ. لەگەڵشیا نەوعێکی هەستیاری هەیە پێوترێ هەستیاری تیشکی خۆر کە پێستەکە یەکسەر سوورە بێتەوە ئەبێتە هۆی خورانێکی زۆر لە هەموو جەستە. باشە دکتۆرە، باسی بابەتی سوتانت کرد لەبەر تیشکی خۆر. کەسانێک هەیە ئێستا کە وەرزی گەرمایە زۆر لەبەر هەتاون دێن و ئەڕۆن ئەچون لەوانەیە خانمان بچنە بازاڕ. هەندێک نیشانە دەرەکەوێت لەسەر پێستیان کە نازانن بەهۆی چی دروست بووە. تۆ پێم بڵێ نیشانەکانی سوتانی بەهۆی تیشکی خۆرەوە چییە و چارەسەرەکەشی چییە؟
کاک ڕێبین یەکەم شت نەخۆشەکە هەستەکە کە پێستی زۆر گەرمە بێ و هەڵە ئاوسێت و دوای ئەوە ئەبێتە سووربوونی. ئەگەر مثلەن بڵین ماوەیەکی زۆرتر لە پێش هەتا بوو بێت ئەبێتە سووتانی، سووتانەکەش دەرەکەوێت وەک بڵقی پێست یان مثلەن تلۆقەی پێست کە خۆمان بەعامی باسی ئەەکەین، هەر وەک سووتانێکی تر دەرەکەوێت. دوای ئەوە کە چاکیش ئەبێتەوە ڕەنگە ببێتە تۆخبوونی پێستەکە. ئیتر ینی ئەم شتانی لێ ئەەکەوێتەوە ڕاستەوخۆ ئەگەر ئێمە بۆ ماوەیەکی زۆر لە بەردەم هەتاوین. زۆر باشە کەواتە لەم وەرزی گەرمایەت و ئامۆژگاریەکەی کە هەوڵ دەین کە تیشکی خۆر بەڕاستەوە خۆی بەرپێستمان نەکەوێت بۆ شێ. بەڵێ ئەبێت خۆمان بپارێزین لێی ئەگەر هەتا ئەگەر ئێمە مثلەن ناچار بووین مثلەن بەرکەوین لە تیشکی خۆر ئەبێ خۆمان پارێزین. ئەویش یەکەم شت تا بتوانین دەرنەچین لەو کاتانەی کە ینی بڵین تیشکی خۆرەکە ستونیە ینی عمودیە، ئەوەش لە بین سعات 2 نیوەڕۆیە بۆ 4 ئێوارەیە. ئەگەر هاتو ئێمە ینی دەرچوین مثلەن لە ماڵەوە ئەبێ یەکەم شت جلوبەرگێک لەبەرکەین کە مثلەن دامان بپۆشێ، هەموو جستەمان داپۆشێ، هەمومان داپۆشێ. بیستومە دکتۆرە بوون زۆر جار هەیە ئەم بابەت هەست دەکەم بە هەڵە گەیشتەوە بەتایبەت لە مناڵەکانە کە بەشێکی جستیان ڕوتە پێیان وایە هەوا لێیانەدا و ئەمە فێنکێچێتە ژوورەوە تۆ پێت وایە دەبێت جستەمان داپۆشراوە بێت؟ نەخێر بەعکسەوە ئەبێت ئەو کەسە جلێک لەبەرکە کە تۆزە ینی مریح بێت و قماشەکەی لۆکە بوو نەرم بێت و دوای ئەوە ڕەنگەکەشی کاڵ بێ باشە. و دووەم شتش ئەبێ بەکارهێنانی دژە خۆر بێت، دژە خۆرەکەش ئەبێت ینی گونجاو بۆ ڕەنگی پێستەکە و هەروەها فاکتەرەکەشی گونجاو بێت. سێم شت ئەتوانین هەر خۆمان بپارێزین بۆ نمونە بەشتیکە وەکو چەتر یاخۆت کڵاوی گەورە ئەتوانین خۆمان بپارێزین. لە بابەتی دژەخۆرە بەڕاستی زۆر قسە کراوە و زۆر پرسیارش کراوە. تۆ پزیشکێکی پسپۆڕی لە بواری پێستا بۆیە ئەو پرسیارانە بۆ تۆ بۆی وەڵامێکی ڕاستەوخۆ دێوەرگین. ئێمە چۆن دژەخۆر بەکاربێنین و چ جۆرێک بەکاربێنین؟ ئاساییە من بڕۆمە مۆڵێک بڕۆم مارکێتێک دژەخۆرێک بێن و یەکسەر ڕاستەخۆ بۆ دەم چاوم بەکاری بێنم؟ کاک ڕێبین دژە خۆر گەربێت یعنی کەسێک هەڵی بژێرێت ئەبێ یەکەم شت لەسەر بنەمایەکی زانستی بێت. دژە خۆر مادەیەکە کە پێک هاتووە لە دوو شت، دژەخۆری کیمیایی و دژەخۆری فیزیایی. دژەخۆری کیمیایی وا کارەکات کە تیشکی خۆرەکە هەڵەمژێت و دایشکێنێت، بەڵام دژەخۆری فیزیایی نەخێر ڕاستەوخۆ یەکسەر کاسی ئەکات لە پێستەکە و نەهێ لە زیان بگەێنێ. باشە دکتۆرە ئێستا من کەسێک کە سەری ئێماکە ئەڵێ من کیمیایی بەکاربێنم یا فیزیایی؟ خۆی باشترین دژەخۆر کە هەردووکی تایە. هەردووشی تایە؟ بەڵێ دژەخۆرە بڕاندەکان عادەتەن ینی هەردوو مادەکەی تایە و ئەوە یەکەم شت هەڵبژاردننی دژەخۆرەکە و فاکتەرەکەی کە پێوترێ فاکتەری پاراستنی خۆر کە ئەبێت لە بینی دەرەجەی 50 بۆ 60 بێت. ئەوە زۆر گونجاوە بۆ کەشوە هەوای ئێمە لە عێراقا. ئەنجە دوای ئەوە مەسەلەن کەسەکە چۆن بەکاری ئەهێنێ. بۆ نمونە من مەسەلەن بەتەمام دەرچمە دەرەوە و ئەزانم بەرخەوتنی خۆرم ئەبێ پێش ئەوە بە 30 دقە من ئەو دژەخۆرم لێدا بێت بۆ ئەو دژەخۆرە بتوانێ مەسەلەن بچێتە ناو پێستەکە و کاری خۆی بکات، ینی ئامادە بێ بۆی ئەوەی کە پاراستنم بۆ بکات بۆ لە دژی خۆر. زۆر باشە. بەدەر لەو بابەتە هیچ سوودێکی تری دژەخۆر هەیە بۆ دەموچاو بۆ دەموچاو ساڵ بکە دەموچاو بپارێزێ لە خۆڵ و لە شتەکانی دەوروبەر؟ خۆی دەمچاو ئەپارێزێ بە شتێکی گرنگ کە ناهێنێ کە تیشکی خۆر پێستی من بسووتێنێ، پێستی من تۆخکاتەوە، پێستی من چرچلۆتی تێ بکەوێت و پێستی من یعنی ئەپارێزێت لە شێرپەنجەی پێست. ئەو شتە زۆر گرینگە، ینی گرنگترە لەوەی کە مەسەلەن سافی بکات و یا شتێکی ئاوە. باسی شێرپەنجە پێست کرد دکتۆرە، پێم بڵێن نیشانەکانی شێرپەنجەی پێست لە کەسێکە سەرەتا چۆن دەرەکەوێت؟ شێرپەنجەی پێست عادەتەن لەو کەسانە ئەبێت کە بۆ ماوەیەکی زۆر ساڵانێکی زۆر ڕۆژانێکی زۆر بەرکەوتنیان هەبێ بە شێوەیەکی مباشر بۆ تیشکی هەتاو و ئەکات کە پێستەکە دروستێکات خاڵ دروستەکە،
یا ئەوە تا پێستەکە بڵێن زیبکەیەک دروستەکە یا برینێک دروستەکە ئەم زیبکەیە بۆ چەند ساڵێ بۆ چەند مانگێک ئەمێنێتەوە چاک نابێ ممکنە ئەلتیهاب بکە تووشی هەوکردنی پێست بێ بەڵام دووبارە چاک نابێتەوە هەر ئەمێنێ ممکنە زیاد بکە لە قەبارەی یان تووشی مەسەلەن خوران بێت و ئەو شتانە نەخۆشەکە زۆر جار ئیهمالی ئەکات چکە ئازاری نییە بەڵام ئەو برینە بەردەوامە بێت دوایەوە کە سەردانی پزیشکی پسپۆری پێست ئەکات کە ئێمە پشکنینی بۆ ئەەکەین بە چاو یان بە چەند ئالەتێک بۆمان دەرەکەوێت کە ئەمە شێپەنجەی پێستە و ئەو وەختە ئەبێت علاجی گونجاو وەرگێت. زۆر باشە زۆر باشە دکتۆر ئەو نیشانەمان باس کرد ئێستا باسی بابەتێکی ترەکەین کە بەڕاستی ئەو بابەتە هەستەکەم لەم چەند ساڵی ڕابردووە زۆر بەوەش بابەتی لەیزەرە جارێ دکتۆرە ئەو وشەیە لیزەرە یان لەیزەرە لەیزەر زۆر باشە باسی جۆرەکانی لەیزەرم بۆ بکات لەیزەر خۆی بۆچی بەکاردێ و جۆرەکانشی چییە؟ خۆی لە بابەتی پزیشکیە لەیزەر لە زۆر بوار بەکاردێت لە بواری پێستا چەند جۆرێکمان هەیە کە بەکاردێت بۆ عیلاجی پێستەکان و کێشەکانی پێست یەکێک لەوانە لابردنی لەیزەری لابردنی مووی نەخوازراو دووەم شت لەیزەری لابردنی تۆخی پێست یان ینی وەک نەمەش کەلەف لابردنی تاتوو نوعی کە لەیزەرمان هەیە کە بۆ نمونە مەسەلەن خاڵی زگماکی لە ئابات کە بە ئینگلیزی پێڵەن هیمەنجیۆما خاڵی سووری پێڵەن کە لە مناڵانە هەیە نوعی کەش لێزەرمان هەیە کە پێوترە لێزەری CO2 کە ڕووپۆشی پێست ئەکا بۆ چارەسەرکردنی ئاسەواری زیبکە و لەگەڵ ئاسەواری برین. زۆر باش ئەوەی ئەمڕۆ ئێمە زۆر لەسەر وەستین بابەتی لەیزەری مولابردنە. لەیزەری مولابردن چۆن کارەکات بۆ نمونە زۆر جا بیستومە ئەڵێن ئەم لەیزەرە ئەمە لای کۆمەڵی خەڵک باوە ئەڵێن ئەم مووە خۆی هەر گەشاکە تۆ کاتێک کە لەیزەری بۆکەی مووەکە لە ژێرەوە گەشاکە ئەبێتەوەی ئیلتیاباتی پێست ئەو شتە لە ڕووی زانستیەوە ڕاستە؟ خۆی ئەگەر ئێمە بگەڕینەوە سەرەوەی کە چۆن لەیزەری مولابردن چۆن ئیشەکە ئەگەرەوە تێبگەین وەڵامی ئەو پرسیارە ئەدەینەوە. لەیزەری مولابردن چۆن ئیشەکات لە هەندێک خەلایە ئەدات ئەو خەلایانە پێوترێ خەلایی ڕنگ کە لە ڕنگ ئەدا بە تەڵەمووەکە یان ڕەگەمووەکە ئەو خەلایانە دائەنیشن لەکوێ لە ڕەنگی مووەکە. لەیزەری مولابردن لەو خەلایانە ئەدات وا ئەکات کە بمرن کە ئەمرن ئەو بڵین ئەو موانە یا ئەوە تا زەعیف و لاوازە بێت یا ئەوە تا ئەمرێت بۆ هەتایی و ناگەڕێتەوە. ئیتر ئەمە بنەمای بڵین ئیشکردنی لەیزەری مولابردنە. زۆر باشە دکتۆرە کەسێکی ئاسایی بە چەند جەلسەی مولابردن مووە نەخوازراوەکانی کۆتایی دێ؟ واللهی ئەو پرسیارە ینی زۆر ئاعتیما دەکاتە سەر تەبیعەتی پێستەکەی نەخۆشەکە. بۆ نمونە مەسەلەن ڕەنگی پێستەکە ڕەنگی مووەکە یا ئەوە تا مەسەلەن ئەستوری و زبربوونی ینی ڕەگەمووەکە. باشە بابەتی ئەوەی کە باسمان کرد وتمان کەسێکی ئاسایی بە چەند جەلسە مووە نەخوازراوەکانی لەشی بەتەواوی کۆتایی دێت چکە هەندێکی ئەڵێن 6 جەلسەم کردو هەندێکڵێ 10 جەلسەم کردو هێشتا هەر کۆتایی نهاتووە. بۆ ئەو شتە ئەبێت ینی ئەگەر کەسێک بێ مەسەلەن مولابرێ بە لەیزەر ئەبێ لەسەر لە شوێنێک بێ کە ئیش بکەن لەسەر بنەمایەکی زانستی کە بزانن و شارەزاییان هەبێت لەسەر چۆن بەکارهێنانی ئەو ئامێرە چکە ئەو ئامێرە ینی پارامیتەرەکانی ئەگۆڕێ بە پێی ڕەنگی پێستەکە و ڕەنگی مووەکە و هەروەها قەبارە و ئەستوربوونی ینی پێستەکە نەخێر پێستەکە ڕەگەمووەکە خۆی یەکەواتە یەکەم جار دەبێ بزانن لە شوێنێکی بیکەن گونجاو بێ دووەمیان ئامێرەکە ئامێرێکی پێشکەوتوو بێ سێم هۆکار چییە بۆ نمونە؟ بەگشتی عادەت جەلسەکان ئەکەوێتە سەر ڕەنگی پێستەکە و ڕەنگی مووەکە و ئەستوربوونی ینی مووەکە و هەروەها لە خانماندا مەسەلەن حاڵەتی هۆرمۆناتی ئەو ئافرەتە ئایا ڕێکە یا خودڕێک نییە بە شێوەیەکی گشتی 4 جەلسە بۆ 6 جەلسە ئەوێت ئەو کەسە بۆی ئەوەی کە مووی نەخوازراوی کەم بێتەوە یاخود نەبێنێ. زۆر باش دکتۆرە کاریگەریە لاوەکیەکانی لەیزەر بۆ لابردنی مووی جەستە چییە ینی هیچ شتێکی خراپ دروستەکە لەسەر جەستە؟ یەکەم شت ئەبێت ینی کەسێک بیکات کە مەسەلەن پسپۆر بێ لەو بوارە بۆی ئەوەی ئێمە هەتا بتوانین ئەو کاریگەرە لاوەکیانە کەم بکەینەوە.
ئەگەر ڕۆژ بدات ئەوەیە مەسەلەن یەکەم شت ئازار لە کاتی جەلسەکەی، دووەم شت سووربوونەوە و هەندێک جارش ئەگەر مەسەلەن هەندێک پاوەر هەیە و تااقات هەیە کە بەکاری ئەهێنن کە گونجاو نییە بۆ پێستی نەخۆشەکە ئەبێتە هۆی ئەوەی کە پێستەکەی بسووتێت ئەو کەسە. باشە دکتۆرە، ئێستا بە شێوەیەکی گشتی ئێستا ئێمە لە ناو وەرزی هاوی نین زۆر جار هەیە کۆمەڵی نەخۆشی پێستی باو هەیە کە لەم وەرزەیە زۆر دەرەکەوێت. هەندێکی نەخۆشی ترش هەیە لە وەرزەکانی ترە. پرسیارەکە ئەوەی گرنگترین ئەو نەخۆشیە باوانەی کە تووشی پێستمانە بێت چی؟ باوترین نەخۆشیەکانی پێست بریتین یەکەم شت لە زیبکە بە ڕێژەی 16% لە هەموو جیهانە. دووەم شت ئەگزیمایە، لە زمانی ئەگزیمای مناڵانیش هەیە کە پێوتر ئەگزیمای تەئەتوبی 10%. دوای ئەوە نەخۆشی سەدەف دێت بە ڕێژەی 2%. لەگەڵ شیا هەوکردنی پێست و شێربەنجەی پێست ئەوانش بڵاون یعنی زۆرێ بین. دکتۆرە پرسیارێکی لە بابەتی سەدەفیە، هەر کەسێک کە تووشی سەدەفیا بێ ئەوە وا تێگەێنراوە کە سەدەفیە بە هیچ شێوەیەک چارەسەری نییە. ئایا ئەمە ڕاستە؟ کاک ڕێبین ئەو نەخۆشی سەدەف لە ئەساسا نەخۆشیێکی مەناعیە، واتە بەرگری ئینسان خۆی هێرشەک هاتە سەر خەلایەکانی پێست و ئاکات کە زۆر بەسەریعی کە دابش بێت خەلایەکان دابش بن و ئەبێتە هۆی دروستبوونی پەڵەی سوور لە هەموو جەستەیە. ئەم نەخۆشیە هەتا ئێستا هەتا ئەم دقەیە علم چارەسەرێکی بنبڕی بۆ نەدۆزیوەتەوە تا ئێستا، بەڵام ئەو علاجانەی کە ئێستا بەکاردێن و کە لە ئێستا لە تەتەوڕایە وا ئەکات مەسەلەن ڕێژەی ئەو نەخۆشیە لە جەستەی ئەو ئینسانە کەمی بکاتەوە یا ئەو تەسەیتەڕە بکەینە سەر ئەو پەڵانە بۆی زیاتر تەشەنە دەدەن. زۆر باشە دکتۆر، یەکێ لە نەخۆشیەکانی تر کە باس کرد نەخۆشی زیبکەیە. پێم بڵێ بابەتی زیبکە بەپێی تەمەنە گۆڕێ بۆ نەهەستەکەم لە تەمەنی نێوجەوانی 15 تا 20 ساڵ زیبکە زۆر زۆرە. ئەمە جیاوازی هەیە لەگەڵ کەسێکە کە لە تەمەنێکی بەرزترایە بۆ لە تەمەنی 30 ساڵەیە زیبکەی هەیە؟ کاک ڕێبین زیبکە لە هەموو تەمەنەکانی ئینسانە ڕوادات، بەڵام بە شێوەی جیاواز بە شێوەی جیاواز، یعنی لە مناڵە کە لە دایکە بێت لە سەرەتایە ممکنە دروست بێ حتا ئینسان کە تەمەنی گەورە بێت، بەڵام هۆکارەکان لە هەر کاتێکا لە مەرحەلەکانی بڵین تەمەنە جیاوازن. بۆ نمونە مەسەلەن لە تەمەنی هەرزەکاریدا هۆکارەکانی ممکنە مەسەلەن یعنی ئەو کەسە ئامادەبوونی بڵین جینی هەیە یا ئەوتە مەسەلەن هۆکاری بۆ ماوەی جینێتیک، ئەو کەسە لە جیناتی هەیە کە ئێستادادی هەیە کە دروستی بکات مەسەلەن سەرەکی باوکی یا دایکی هەی بووە لە کاتی هەرزەکاریە. دووەم شت تەسیری خواردنە، هەندێک توێژینەوەکان ئەوەیان سەلماندووە. سێم شت تەسیری هۆرمۆناتەکانە، ئەوەشە کە ئەڵێت بۆ کە ئەیسلوێنێ کە بۆ لە کاتی هەرزەکاریە یعنی زیاد ئەکات ئەو زیبکانە. چوارم شت هەندێک دەرمان هەیە ئەبێتە هۆکار بۆ دروستبوونی زیبکە وەک دەرمانە ستیرۆیدەکان، یان ئەو تا مەسەلەن هەندێک خانمان باوە لە ناویان کە بۆ نمونە لەبەر سافبوونی دەمچاو یا مەسەلەن بۆی ئەوەی کێشەکانی پێستی چارەسەر کە بە ئاسانترین ڕێگا دەچێت لە سەیدەلیەکان شتێکی پێوترێ خەڵتەی طبی وەرەگرێت، ئەوانە هەمووی زیانی زۆر زۆری هەیە بێتە هۆی دروستبوونی زیبکە. زۆر باشە دکتۆرە، ئێستا خانمێک سەری ئەماکە لەوانەیە تەمەنی 18 بۆ 25-27 ساڵ بێ، گلەی ئەوە کە ئەڵێ من دەمچاوم زیبکەی هەیە، زۆر دەرمانم بەکارێناوە، زۆر شتم کردو هەر چانە بوومە. ئامۆژگاری تۆ وەکو پزیشکێک بۆ ئەو کەسە چییە و چی بکە سەرەتا؟ چارەسەری زیبکە ئەبێت لەلایەن کەسی پسپۆرەوە بکرێت کە دکتۆری کە تایبەت بە پزیشکی پێستەوەیە کە نەخۆشەکە ئەبینێ و هەڵسەنگاندنی بۆ ئەکات و ئەزانێت مەسەلەن ڕێژەی ئەو زیبکەیە چەندێکە لەو کەسەیە، علاجەکەشە بە گونجاو بێ بۆ جەستەی ئەو کەسە و هەمان کاتە تەمەنیە. بۆ نمونە لە خانماندا ئەبێ ئێمە لە زۆر نیشانەی تر بگەڕین وەک ئەو نیشانانە کە دەرەکەوێت مەسەلەن ڕقبوونی زیادبوونی پێست یا مەسەلەن کێشی زۆرە ئەو ئافرەتە، ئەبێ تەحلیلاتی هۆرمۆناتی بۆ بکەین چونکە هۆرمۆنات یعنی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر زیبکەی پێست. ئەبێ ئەو کەسە ڕێنمایی بکرێ کە ئەسلوبی حیاتی یان لایف ستایلی ئەبێت بە شێوەیەکی تەندروست بێ، بۆ نمونە مەسەلەن دوورکەوێتەوە لەو خواردانەی کە شیرنن و کە چەورن، و لەگەڵ ئەوەش من ڕێنمایی نەخۆشەکان مەکەم دائیمەن کە بڕێکی وەرزش بکەن، بۆ نمونە بۆ 10 دقەش بێ لە ڕۆژێکە هەر کاریگەریەکی باشی هەیە لەسەر پێستا.
سێم شت ئەبێت عیلاجەکان بنووسرێت بۆ چارەسەری زیبکەکە بۆی ئەوەی کە نەبێتە چاڵ دروست نکات و شتی نەخوازرا و دروست نکات ئەوش لە ڕێگەی حەبە یا ئەوتە کرێمە یان بەزار تەقشیری کیمیاییە و زۆر جارش لەیزەر بەکاردێنین بۆ چارەسەری زیبکە. زۆر باشە دکتۆرە بابەتی میکیاج کاریگەری هەیە ئەو خانمانەی کە میکیاژ زۆر بەدەم چاوێنە هێڵنەوە تا هەیەی لەسەر زیبکە؟ بەڵێ خۆی چۆن کاری میکیاج کاریگەری هەیە لەسەر زیبکە میکیاجی زۆر قورس بێت هەندێنەوە میکیاج هەیە کە کونیلەکانی پێست بە تەواوەتی ینی داخات کە دای ئەخات ئەو بڵین ئەو ئفرازاتانی پێست لەژێرەوە ڕێگەیەکی نییە بووی دەرچێ ئەو واکات مەسەنەن بمێنێتەوە نەناو ڕەگەمەوەکە و تووشی هەوکردنی کات و ئەبێتە دروستبوونی زیبکە. دەستخۆش زۆر سپاس دکتۆرە سپاس بۆ ڕۆماندومان کردی سپاس بۆ وەڵامەکانت بەڵێ ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی ساڕێژ تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.